خەریکە قوڕەخەستەکە بۆ ئیسرائیل دەژیرێتەوە لە یەک کات سێ دەوڵەتی ئەوروپی دان بە فەڵەستین دەنێن و تەل ئەبیب تووشی هستریا دەکەن. هەر یەک لە نەرویز و ئیسپانیا و ئیرلەندا بە فەرمی دانیان بە دەوڵەتی فەڵەستین بە سنووری ساڵی 1967 دانا کە قودس پایتەختەکەیەتی. ئەیش وەک بەشێک لەو هەوڵ و پشتیوانیە نێودەوڵەتیانە بۆ فەڵەستین دوای هێرش و پەلامارەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە. هەواڵەکە ناتەنیاهۆی دووچاری هستریا کردووە. ئەمڕۆ بڕیاریدا باڵوێزخانەی خۆی لە هەر سێ وڵات بکشێنێتەوە. بڕیاریشیدا ڕێ لە هاوکاریە مرۆیەکانی ئیسپانیا بۆ خەڵکی غەزە بگرێت. ئینادیەکانی ئیسرائیل بەرامبەر فەڵەستین و نانەوەی کۆمەڵکوژیەکان بەتایبەت ئەو دوو ڕۆژەی بەر لە ئێستا لە ڕەفەح لە کەمپی ئاوارەکان ڕوویدا تووڕەیی کۆمەڵگەی نێودەوڵەتی گەیاندۆتە ئەو پەڕی. بە جۆرێک وا لە ناتەنیاهۆ کردووە بڵێت لێکۆڵینەوە لە ڕووداوەکەی سەر کەمپەکەی ڕەفەح دەکەین کە بووە هۆی سووتان و کوژرانی 45 کەس کە زۆرینەیان ژن و منداڵ بوو. بەپێی لێکدانەوەکان حکوومەتەکەی ناتەنیاهۆ شکستی هێناوە لە ڕزگارکردنی بارەمتە جیراوەکانی لای حەماس لە شوێنی ئەوە دەوێت بە چاککردنی هێرشەکان بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی حەماس ناچار بکات بە ئازادکردنی جیراوەکان. بەڵام هەنگاوەکانی ئیسرائیل پێچەوانەشکاوەتەوە و ڕۆژ دوای ڕۆژ ئەو وڵاتانەی دیانەوێت دان بە فەڵەستین بنێن وەک دەوڵەت ڕوو لە زیادبوون دەکەن. تا ئێستا لە کۆی 193 دەوڵەتی ئەندام لە نەتەوێگرتووەکان 144 دانیان دانیان بە فەڵەستین داناوە. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییشیش بەهۆی ڤیتۆی ئەمریکا پرۆژەی دانانی تەواوەتی ئەنجومەنی یاساییش سەرکەوتوو نەبوو. ئەمریکا مەرجیەوەی هەیە پێویستە پێشوەختە ڕێکەوتنی دوولایەنە بکرێت لە نێوان فەڵەستین و ئیسرائیل ئینجا دان بە فەڵەستین وەک دەوڵەت بندرێت. لە سەردەمی حکوومەتی ناتەنیاهۆش بەهۆی پشتکردن لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕۆژ دوای ڕۆژ پشتیوانیەکان بۆ فەڵەستین زیاتر دەبێت. لە دوایین بڕیاریشدا دادگای دادی نێودەوڵەتی فەرمانی گرتنی بۆ ناتەنیاهۆ دەرکرد.